مامۆستا تەیبجان ئەم داواتیە پێتیانوت بۆچی ئەم ڕۆیشتنە چییە ئەم پارتی بوونەوە و ئەم مەلایانی بردووە مەلاگەیلان پێتانیانوت بۆ چییە؟ پێمانیان نەوت بۆ چییە بەس هەر وتیان سەردانیەکەین و وتیان ئەوان ئەو مەسولانە وەکو کەماڵ وتیانە بێن سەردانیان بکەن و چاومان پێتان بکە پێ و خزمەتێتان بکەین و هەر بۆ ئەوە ڕۆیمانی تر بە مناسبەی ئەوە نەڕۆیمانە ئێمە بینە پارتی یا بینە حیزبایەتی یان شکە ئێمە بۆمان نییە کە مەلای ئاینی یعنی هیچ حیزبێ بگری لە ئەوە نەبێکەوە دڵسۆزی میلەتەکەمان بین و کە میلەتی کورد مەسەلەن جارێتری کیمیا بارانمان نەکردین و ئەمفال نەکەین و حەزەکەین کوردستان سەرکەوتوو بێ و ئەوە نەمان هەیە ئەمە جوانە ئەم زۆرە هەوس و کەوتە دوو لە ڕوود درۆ لەگەڵ مەلایەکی بەڕێزی ئەوە وەک جەنابەت بکرێ و بە ناوە بیبەن بە ناوی سەردان و وەک هەڵە خەڵەتانن وایە ئیتر ئێمە بە ناوەی ئەوە نەڕۆیمانە یاری کە ئالەساس بینە حیزبایەتی وەڵا مامەستایەکی زۆر پەیوەندیان کرد بە هەمان شێوتێن وەڵی مامۆستا بۆ ئەوە نەبووە و ئەمە وتیانە وەرن حەزەکەین سەردانیمان بکەن و ئیتر هەنێ خزمەتمانیان کرد و بردمانیان مەتعەم و ئەو شتانە و ئیتر ئێمە هەر بەو مناسە بۆ ڕۆی بەس بەوە بۆ ئەوە نەڕۆیمانەکەەوە حیزبایەتی بن یا لە یەکێتیەوە بڕۆن لە پارتی لە پارتیەوە بڕۆن یەکێتی ئێوە مەلای ئاینی نگەرێ هیچ حیزبێ نەگرین بەس دڵمان بە میلەتەکەمان بستێ و جارێتر یانی هەر سەرکوتو بێ و بۆ ئەوەی کەەوە جارێتر دەمخۆش قوربان مامۆستا دەستکان خۆش بێ و خوا موفقت کا خوا زیاتر نییە کار لەوە زیاتر نییە و ئیتر بەڵام بەداخەوە ئیتر کەسانێکی ئەوها استغلالی مامۆستا